لێبێت و تەندروست باش بن. هونەر پەیوەست نییە بە تەمەنێکی دیاری کراوەوە، وەک چۆن نووسین پەیوەست نییە بە کات و ساتەوە. بۆ ئەم ئەڵقەی کۆوار کۆمەڵێک بابەتمان بۆ ئامادەکردوون، سەرەتا بە هەواڵە هونەری و کولتوریەکانی ئەم هەفتەیە دەست پێ دەکەین. ڕێکخراوی شنەبای خاک مەراسیمی بڵاوکردنەوە و ناساندنی بۆ کتێبی ژیان لە سەردەمی کۆرۆنای بۆ نووسەر و ڕۆژنامەنووس لەتیف حسێن ڕێکخست. نووسەر لەم کتێبەدا باس لە سەردەمی کۆرۆنا دەکات و سەرجەم ئەو ڕووداوە کۆمەڵایەتی و سیاسی و تەندروستیانەی نووسیوەتەوە کە لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە بۆ هەرێمی کوردستان ڕوویانداوە. لە ڕاستیدا ژیان لە سەردەمی کۆرۆنایە کۆکەرەوەی هەموو ئەو بارودۆخ و ڕووداوە میدیایی و کۆمەڵایەتیە و تەندروستیانەیە کە لە سەرەتای هاتنی شەپۆلی کۆرۆنا بۆ هەرێمی کوردستان هەتاوەکو هەژدەی چوار. هەژدەی چوار بۆ لەبەرەوەی هەژدەی چوار وردە ژیان بەرەو ئاسایی بۆ بەتایبەتی لە هەرێمی کوردستانە. ئەمە بەشێکە لەو ئەرشیفانەی کە ماونەتەوە لە هەوڵانەی کە حکوومەت داوێتی، لە هەوڵانەی کە تەندروستی داوێتی و میدیاکاران و هەموو ئەو برادەرە و خەڵکانی کە لە ناو چوارچێوە و سیستمی حکومڕانی هەرێمی کوردستانە بۆ ژیانی خەڵک کەڵیان داوە. بۆیە ئەرشیفێکە بێ بۆەوەی بتوانرێ لە سەردەمانی جیاوازتر و لە قۆناغەکانی داهاتووە هەموو ئەوانەی کە ژیان بووە لە سەردەمی کۆرۆنایە بمێنێتەوە و بێتە یادگاری و بێتە تۆمارێک، هەم ڕەنگە بەشێکی خۆش بێ و بەشێکی ناخۆش بێ. بەڵام ئەوەی کە من لێرەیە تۆمارم کردو هەموو ئەرشیفانەیە بۆەوەی کە ئەگەر لە دوا ڕۆژان لێ کۆڵینەوەیە کرا لەسەر بابەتی کۆرۆنا، مەسەڵەن بزانێت کەی قەدەغەی هاتوچۆ لە کوردستان کراوە، کە یەکەم نەخۆشی هاتوۆتە هەرێمی کوردستانەوە، یەکەم نەخۆش لەکوێ وەفاتی کردووە، ژمارەی چاک کۆمەڵێک ئەمانەمان کردووە، وەزارەتی تەندروستی ڕێوشەنەکانی چۆن بوون. پێشەنگەیەکی شێوەکاری لە وڵاتی ئەڵمانیا بۆ خانمی شێوەکار فایزە ئەحمەد کرایەوە. فایزە خان لە تەمەنی 73 ساڵیدا خۆی فێری وێنەکێشان کردووە و ئەمەش دوهەمین پێشەنگەیەتی کە ئەنجامی داوە. تەمەنم 73 ساڵ بوو کە دەستم کرد بە ڕەسمکردن. ئێتەرهەچی ئاهات زۆر ڕەسمەکانی منی بەدڵ بوو. ئەوە بوو زۆر تەشجیعکردنی ئەو جەماعەتە و نەرمەندە بوو بەوەی کە من بەردەوام بم لە ڕەسمە. لەبەر ئەوە کوڵە ماڵ بژاردووە گوڵەکان ئارامی و خۆشەویستی ئایا بە منیش لە ڕێگای تابلۆکانمەوە ئەو خۆشەویستی ئەگەێنم بە هەموو کەسێ، چونکی گوڵەکان ڕەنگی سروشتیە و نهێنی سحری خۆیان هەیە. کارەکانی فایزە نەخشاندنی بیرەوەریەکانی کوردستانە بە شێوەی گوڵی ڕەنگاوڕەنگ، ئەو توانیوێتی بە کارەکانی سەرنجی ئەڵمانیەکان ڕابکێشێت. وێنەکێشان لای فایزەخان لە دوو ڕێگا یەکدەگرنەوە. یەکەم ڕەنگەکانن، دووەم هێڵەکان. ڕەنگەکان زۆر بە بەهێزی و تۆخی دادەنرێت. لە قوڵای ڕەنگەکان جیاکاری لای خۆی هەیە و واتاکانی بەهێزن کە لەگەڵ هێڵەکان تێکەڵیان دەکات و دەبن بە گوڵ. ئەمە فانتازی گوڵی خۆیەتی. ئەم گوڵانە لەم سەردەمە نین، گوڵی ڕیالیستی نین. بۆیە ئەمانە سەرنجڕاکێشن کە دەتوانرێت ڕەنگەکان بەو ئازاتیە دابنرێت بەبێ ترس. تابلۆی تێدا یەک گوڵ لە خۆ دەگرێت، تابلۆی وای تێدایە 10 چەپکە گوڵ لە خۆ دەگرێت. کۆڤان خان
خانکێ نووسەرێکی کوردی ئێزدیە و خەڵکی کۆمەڵگەی خانکێی سەر بە قەزای سیمێڵە لە دهۆک. مامۆستای زانکۆیە لە بواری فکر و فەلسفەی ئەدەبیاتی ئاینی ئێزدی لە چەندین ساڵی پێشوودا کۆمەڵێک کتێبی لە بوارەکەدا نووسیوە، توانی بێتی بە چاپیان بگەێنێت. خەتی پسی پیر بۆتار ێکش خاص و بابچاکین ئێزدیا بشچینە پیرە مشهورەکە ناوی هەیە ئەلسەدەی دوازدل پەرستگەها لالیش هاتیە نویسین نەها ئەف مشهور و دەستخەت بەردەستە و هاتیە بەڵافکردن دیسانجی نیشانگەهێک بناوێ پیر بۆتار پەرستگەها لالیش هەیە و نیشانگەهێکە ویژل پەرستگەها بژن مەهدەرە بۆزا ئەلگوندێ بۆزان هەیە. بە دەستوری خودانێ ماڵێ دلێ من مابوو لەوێ خەیالێ هون بڕێننە حکوومەتە سوڵتان ئێزی و وێ ساڵێ گەلک دەروێش و خاص و بابچاکی ئێزدیا و قەولڤانی ئێزدیا لالشێ و دەوروبەرە ژیانە ئەف سروشتێ لالشێ و ئەف جەوێ خۆش ژینگەها تایبەتە لالشێ و دەوروبەرێوێ گەلک قەولبێژن هەرە ناودار پەیداکردە وەک داودی بندەرمان پیرڕەشی حەیران پسێ جەمێ داودی خەربەندا پیرڕەشی حەیران شێخ فەخرێ ئادیا دەروێش قاتانی و پیر داود و گەلکێندن ئێکی جوان یعنی ئەف ئەدەبیاتە هۆسا یعنی ئەف کەسی هۆسایی مازن بوونە ئەگەرێ پەیدابوونە کەلتورێکی مازن یێ قەول و بەیت و قەسیدا و دوعا و درۆزە هەندێک تشتوان نەویسین ناوا چه ئەدەبیاتەدا نینن ژانڕێن تایبەتن گرێدایی ئەدەبیاتە ئێزدیاتێ وان خاص و دەروێشانە. دارهێنارە شێشم ناوێ دارەکە نافدار بوو نێزیکی کانیاسپیل پەرستگا پیرۆزە لالش هشک بوو. vê kitêbê jî wekû şitlekê û nemamekê dibînim hêvîdarim roj bo rojê çiq û pelgam dit û mezin bit. An ku gavek bit li hember nivîskarên êzidî et pêşa rojê de vê ferhengê berfirehtir bikin. Qasîdên taybet hebûn bi zimanên taybet ji ber ku peristgeha pîroza lalişê bi zaveka mazin ya xort ya rawşenbîrî ya wergêranê ya xwendinê û nivîsînê hebû. Êkî ji wan Şemsê Tebrizî dibêjte ne erd dider ne gul dider mewlidî can xaliqê erd û ezman can ponîn çîçekî şêşim sê tewrêzî koçekî koçekî xerqenî jar bêz dider subhanallahu wes'a xudawendî bêşubhet şirîkî meslî Mehmed mehmar bin fer'enis şerabî konî meriz beriz serrafî cewherî heqayiq keşafî xwamzî deqayiq pessanî konî her heyinekî basindem medet îdî derdîmendim singim raxim ew fidada behre kûra miraza be. Eva dastana Mîrmihê têde dibêjit felekê got Mîrmiho hêvara xewa min nayê pêr û terazûl ezmana bilind bûn quriqê hat û pala Xwedayê heyfa min têtewê heyfê yê weke Denûnil Misrî Hisênil Hisnî Mîr Birahîmê Adema terka text û mîriya Xwedana berê Xwedana lalişa nûranî û pala xwe xem û xeyalên Xwedana vê dinyayê. لەسەر تەختەی کۆنسرتەکان بە تایبەتی لە ئەوروپا دەبینرێت بە کەمانچە ژەنە خوێن شیرینەکە بەناوبانگە نەجمەدین نەجم خەڵکی هەولێرە و لە ساڵانی 90ەکانەوە لە ئەڵمانیا دەژی لە زۆربەی وڵاتەکان لە کۆنسرتە میوزیکیە کوردیەکان بەشداری کردووە و میوزیکی ژەنیوە کەمانچەکەی وەک منداڵ لە باوەش دەگرێت و زیاتر لەبارەی کارەکانی بۆ کۆوار دەدوێت.
نەجمەدین بابەکر نەجم لە ساڵی 1964 لە شاری قەڵاو منارە شاری هەولێر لەدایک بوومە دەرچووی ئامۆژگای مامۆستایانم گەڕانەوەی فێربوونی موزیکم دەگەڕێتەوە ساڵانی 1970 ئەو کاتکە یەکەمین خولی مناڵان کراوە لەو خولە بەشدار بووم بە ئامیری ڕیتم لە دوایدا لە ساڵی 1970 دەسمدا ئامێری کەمانجا بە یارمەتی مامۆستای هونەرمەند سەید ئەحمەد بەرزنجی خوا لێ خۆش بوو و لەگەڵەوەش ینی ئەو تەسیرە هەرمە بڵێن وەکو بڵێ لە خانوادەش ینی کەمام وەختی خۆی هونەرمەندێکی شانۆکار بوو. یەکەم بەشداریکردنیشم لە ساڵی 97 بوو کە لەو کاتە لەگەڵ هونەرمەندی گەورە شوان پەروەر کاری موزیکم کرد تاکو ئێستاش کە بڵێن 2020 بەردەوام لەگەڵی کاری هونەری دەکەم. من ئەو کاتێکە لە کوردستان بووم زۆرە موزیکە ڕاستە موزیکە کە بڵێن هەرێمی بوو زیاتر موزیکی هەولێر ئەو زۆرە موسیقانەمان لێتدا زیاتر لە شەوەکانی تایبەت لەگەڵ زۆربەی هونەرمەندانی هەر چوار پارچەی کوردستان کاری موزیکم کرد بڵێم و نەڵێم ینی جۆری ستایلەکەی من گۆڕا ئی موزیکەم زیاتر بڵێن کرمانجی و بادینی و بڵێن موزیکی با بڵێن ڕۆژهەڵاتوانە زۆر تەسیرێکی لەوەی من کرد ینی موزیکەکە بووە زمانێکی تر. ئەو کاتێک کە موزیک لێ دەدەم زیاتر بڵێم چە ئێش و ئازار و هەست و خۆشی هەیە لەو پەنجانە بەو پەنجانە پیشانی دەدەم بێگومان ئامێری کەمانیش کە وەک ینی وەک یەک لەو ئامێرانە لەگەڵ ئامێری پیانۆ یەک لەو ئامێرە تایبەتیانەنە کە مەسەرەن و ئامێری کەمان هەمیشە لەسەر دڵە ینی دڵی ئەو هونەرمەندە بڵێن چی تێدایە دەتوانێت هەمووی بەو پەنجانە هەمووی ینی بڵێن پیشان بدا ڕوونی بکاتەوە بەس بەچە بە قسەکردن نییە بەو پەنجانی. بێگومان ئەو نەخۆشیە کۆرۆنەیە ینی بۆمە کە وەک هونەرمەندان زۆر تەسیرێکی زۆری لەمە کرد یەک لەوانە کە ئێمە چەندەها کۆنسێرت هەیە لەوانێت 14 کۆنسێرتمان هەبوو لە بڵێن نەرویج و لە سوێد و لە ئەڵمانیا و لە هۆڵندا و لە ڤێننا بەڕاستی ئەو کۆنسێرتانە هەمووی نەکرا بەهۆی ئەو نەخۆشیە بۆ کاری ئێستاش زیاتر کە بڵێن دوای کۆرۆنا زیاتر خۆم ئامادە دەکەم خەریکم لە کۆڵن ینی خولێکی موزیک لە بۆ منداڵان بکەم بۆ لەگەڵەوەش لەگەڵ مامۆستا شوان خەریکی ئەلبومێکە ئەگەر ئەو کۆرۆنا زیاتر بڵێن تەواو بێتن ئاهەنگ جێران تایبەتی زۆر دەبێتن و خۆمان بۆ ئاهەنگانە تۆمار دەکەن و پرۆڤەی لەسەر. زۆر جار نووسەران گرنگی بە نووسینەوەی بیری نەتەوەی کوردایەتی و ناسنامەی نەتەوەی کوردی دەدەن. هەڵۆ بەرزنجی یەکێکە لەو نووسەرانە. ئەو دوو کتێبی لەبارەی نووسەری گەورەی کورد مەسعود مەحەممەد نووسیوە. لەگەڵ هەریەکە لە نووسەران حەکیم کاکەوەیس و معرف خەزنەدار پێش مردنیان لەبارەی مێژووی کورد و ئەدەبی کوردی و دۆزی کوردی گفتوگۆی کردووە. ناوم هەڵۆ محەممەدە ناسا بە هەڵۆ بەرزنجەهی ساڵی 1960 لە شاری سلێمانی لێدایک بووم خوێندنی سەرەتایی و ئامادەیم هەر لەو شارە تەواو کردووە و لە کۆتایی ساڵی 1965ەوە ڕووم لە ئەڵمانیا کردووە و ئێستا دانیشتووی شاری بەرلینم.
ئەم کارەی لێ بەرهەمهات کە پێ وتێت ژیان و جیهانبینی بریتە لە کۆمەڵێ پرسیاری فکری و فەلسەفی و زمانەوانی و سیاسی و مێژویی و ئایدۆلۆجی لە مامۆستا مەسعود محەممەد و ئەویش بەو پەڕی خاکەڕایی بەو پەڕی تەواازە هەواوەکو زانایەکی گەورە و گەورە پیاوێکی گەورە و عەقڵێکی گەورە وەڵامی پرسیارەکانی دامەوە. مثلا من یەکێ لەو پرسیارانەی لێم پرسی و مامۆساوەک و تەبیعەک و مامۆسایەک و مەرجەعێکی فکری من لێم پرسی و مامۆسا ئەگەر لە ئێوە بپرسن کوردایەتی چییە؟ مامۆسا بەم تێزە جوابێتەوە بەم دەقە جوابێتەوە ئەڵێ کوردایەتیش تێکۆشانی ژیرانە و دڵسۆزانە و زانستکارانەیە بۆ گەشتنی کورد بە مافەڕەواکانی خۆی لە ئازادی و سربەخۆیی و کامەرانی لە ئیمکاندا بێت. هەڵبەتە سربەخۆیی کە قەڵغانی سەلامەتی و بەزاندنی خەتەری تەفروت و نابوونە بەل لە هەموو بەستێکەوە دێت. ئەمە بەرهەمێکە بەڕاستی چەند ساڵێک لە ناوەندی کوردی لە بەردین کوردی سەتۆم کارم کرد من و بە هاوکاری چیرۆکنووس و ڕۆمانوسی بەناوبانگی کورد مامۆستا جەم کە خەڵکی باکووری کوردستانە لەگەڵ کاک ئیبراهیم و لەگەڵ ئافرەتێکی ئەڵمانە بە ناوی ئیفا بە هەر چوارمان هەڵساین کۆمەڵێ تێکست و وێنەمان کۆ کردەوە لە دووتوێی ئەم بەرهەمەدا بە زمانی ئەڵمانی کە بریتە لە کۆمەڵێ وێنەی جۆراوجۆر لەسەر ژیانی سیاسی و فەرهەنگی و مێژویی کورد و لەگەڵ کۆمەڵێ تێکستی دەربارەی وێنەکان بەڕاستی بۆ وەکو هەوڵێک بەڕاستی بۆ ئەوەی کە زیاتر کورد بناسیێنین بە ناوەندە ئەڵمانیەکان بە حەقەت. توانیمان لەم بەرهەمە ژمارەیەکی هێزگاز بۆ چاپکەین و بەهەچی ناوەند و دەستگا فەرمیەکانی بەرلینا هەیە بڵاوی بکەینەوە و بۆ ئەو ڕۆژگارەش کاریگەریەکی زۆری خۆی هەبوو هاوکات زۆربەی هەرە زۆری وێنەکانیشیمان لە چوارچێوەی پێشانگایەکە پێشکەشکرد بە هەمان تێکست و بە هەمان ناوەڕۆکەوە. بەڵێ ڕاستە ژیان لە ئەوروپا زەحمەتە و زۆریش ئاسان نییە زۆر جار بەڕاستی هەم توانابەخشە هەم کوژە بەڕاستی ئێمانە بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە هەوڵێن بە پێی توانە بە پێی هەوڵێکی متەواضعانەی خۆمان بەشداریە بکەین لەو ئەرکی لەسەر شانمانە و من بە شەرمەزاری ئەزانم کەسێک توانایەک بەهرەیەک لێ هاتوویەکی هەبێت و بتوانێت خزمەتی نەتەوەکەی کاو لە ڕێگای نەتەوەکە شێوەکو بەردەبازێک بۆ خزمەتی مرۆڤایەتی و بەشداری نەکات و کەم تەرخەمی بکات. لەوەندالینی لە ڕێگەی شێوەکاری نووسینەوە بەسەر هاتە مێژویەکانی گەلی کورد و قۆناغەکانی دابەشبوونی دەنووسێتەوە و پیشانیان دەدات. ئەو لە ڕێگەی ڕنگ و هێڵەوە ئەو شێوانە دروست دەکات کە لە هەزریدا گۆڕانکاریان بەسەردا هاتووە و دووبارە دایان دەڕێژێتەوە. لەم بڕگەیەدا ئەم شێوەکارە زیاتر باسی گرنگی ڕۆشنبیری بینین بۆ هونەرمەند دەکات. از القام شلوچی بوم 1906 مالبات کرد دسپیکا گوم دبستانی ما دسپیکر راستی من زانی بو عربی ام کردی داخلین ام چون المدرسه يعني ام معلمين زماني عربي وما دسپیکر
دەستپێکە چووکایە خۆدا حیا ینی سنفێ نەهاژی براستی ئەو دتشت لە جەم ینی دیتن پەیدا بوو دەبن و بشکلکی ولۆ برانکی ینی بێحساندنك ji ber xev em bûyî alî dibirin. Mesela şêwekariyê yanî wilo bû dema qedandina dibistanê dibabû em têkevin Hemherin Universitê ew derfet tenê çêbû got ez têkevim mesela endeziyariya petrolê de lê mesela hunerî li cem me yanî winda nebû ji ber tiştekî di hundirê min de bû. Navaroka tabloya me ji hestê mî hundir tê yanî bê ez diçe warî re ez çi warî derbas dibim ew reflekte ji wê tiştê got di hundirê min de ew tişt jî ji ku hatiye yanî tiştek heye jêr divê kultura çavane yanî es-seqafe el-besariye hunermend dibînê bi çavê xwe derbas dibe hundirê wîna li hişê wî ew proses çê dibe û ew proses elm dê cihazî wî tenfîzî dest e got reng dixêna hev û tabloyê bi kar tîne. Nivîst yanî ew hestê hundirê kesayîtiyê de kes de wê derxîne bi rengekî ew dibe ramanên wî wek nivîskar me bi helbestê dest pê kir lê beşek xweşik ji kurta çîrokê jî ez gelkî tê mijûl bûm û min nivîsan jî yanî sê berhemêmî çapkirî hene û gelek destnivîs hene. 2011 de pirtûkaya kemîn a kurta çîroka me bela kir ji bo got temaşevan zanibin jî me bi navkî dî nivîsan ew astengî hebû navê me me wilo navek xwe kir ama li wen dalînî ez wilo hatim naskirin duwarê helbest û nivîs û wek dibe çapemeniyê de. Tişkî mî dî heye niha ez me baş ez me gavek baş avêtiye tiştin hebûn navê wana min navê kir yanî çîrokê sînora sînorê me ê binxet û serxetê ew gelek çîrok tê hebûn ji mayîna bigir heya gotî îro di penaberiyê de û ew astengiyê dîtine heya got penaberê me ji welat çilo dest pêkirine û hatine heya gihane vî welatê Ewropa û çi astengî û çi serê xelkê hatiye ez wek beşa ez wê jî dinivîsînim. 2014 de heya 2020 me li camîa Lisbona li Portugalê me doktora duwarê enderziyariya petrolê de wergirt. Ez hêvî me ji va xortê me ê niha û nuhatî tev jî vê rêyê bigirin riya rîsercê riya xwendinê riya akademiya bilind ji bo bi elim mirov bi zanînê mirov pêş dikevî. پابلۆ پیکاسۆ دەڵێت وێنەکێشان ڕێگەیەکی دیکەیە بۆ نووسینەوەی یادگاریەکان. بڕگە و بابەتەکانی ئەم هەفتەی کۆوارمان پێشکەشکردن تا هەفتەی داهاتوو هەر بمێنن بە خێر و خۆشی.